تازەگەریەکی تیا ئەبینیتەوە بۆ نمونە من لەم ئیشاتۆ ئەبینم بە ئەزمون کە بڕوانامەتان هەیە و ئەزمونی زۆر زۆر باشتان هەیە ئەتوانن ئیش لەگەڵ خوێندکارەکانتانە بکەن بەوەی کە ئێمە پیانە و دڕەسە زۆرینەی دەرسەکانی ئێمە مامۆستاکانی تر ئەیان برد یعنی بیرکاری برد. من بێستان سالارم یاریدەدەی ڕاهێنەرم لەم پرۆژەیە ئەم پرۆژەیە تایبەتە بە تیپی هاوڕێیانی گەزیزە کە لەگەڵ بە هاوکارمان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی ئەم پرۆژەیەمان دامەزراندووە کە ئەمە زنجیرە وەرکشۆپێکە کە لە سەرەتایە ئێمە بۆ نواندنمان کردوتەوە قەرار بوو لە هەموو شار و شارۆچکەکانە ئەم پرۆژەیە بەردەوام بێ بەڵام دەرفەت نەبوو لە ئێستاە تەنها بۆ 3 شاری هەرێمی کوردستان ئامادەکاریمان کردووە لە شاری کەرکووک ینی ڕاهێنانمان بە خوێندکارەکانی پەیمانگای هونەرە جوانەکان کرد لە شاری سلێمانی عینیشە لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی هاوکارمان بوون و لە هەڵەبجەش ئێستا هاتوونێتە هەڵەبجە بەسپاسەوە سندیکەی هونەرمەندانی هەڵەبجە هاوکارمانن بۆ ڕێخستنی ئەم پرۆژەیە. زیاتر لەم پرۆژەیە گرنگی بە وەکو ئەزمونێکی مامۆستا گەزیزە کە ساڵانێکی زۆرە ئەزمونێکی هەیە لە بواری نواندن و نووسین و دەرهێنانە وەی کە خوێنی گەنجی تازە کە ئاشنا بن بە ئەزمونەکانی و بتوانن سوود وەرگرن لەو وزەیە کە مامۆستا گەزیزە هەیەی و بەردەوامیش لە شتی تازەگەری و نوێگەریین ئێمە هەنێشت هەیە وەکو زەڕوریەتێک بە پێویستمان زانی ئەم پرۆژەیە بەردەوام بێ. بەشێکی کەمی ئەکتەرسیان چاریان ئەکتەر وانیان بۆیە ڕەنگە هەندێشت ئێستا گەر باس بکەین بۆ ئێوە من ماریا محسین مامۆستا هونەر لە